تجاوز نکاتە سەر ئازادی کەسی بەرامبەر هەتا ئێستا بەپێی یاسا ئەو ئافرەتەی کە لەش فرۆشیەکە سزا ئەدرێ بەڵام ئەو پیاوەی کە مشتری و پێ ئەوترێت لەشکر بە هیچ شێوازی سزا نادرێت. ئازادی تاکە کەسی واتە ممارەسەکردنی هەموو ئەو شتانەی کە ئینسان خۆی لێوێ بکات بەبێ هیچ قەید و بەند و ڕێگاگرتنی. کۆمەڵگەی کوردی هەمومان کۆکین لەسەرەوەی کە زۆرینەیەکی ڕەهای موسڵمانە بۆ خراپە لەسەر ئەم بنەمایانە ئینسان ئازادیەکانی دیاری لە کۆمەڵگە داخراوەکانە لەبەروی سێکس بۆتە بابەتێکی بڤ هەر کاتێ باسی ئازادی ئەکرێ سێکس لە بەرامبەریا باسەکرێت پێویستەکە سنووردانان و مەرجدانان تا ئەو ئاستەوێت کە لە شکۆمەندی ئینسان کەم نەکاتەوە. ئازادی ئەبێ بە یاسا ڕێک بخرێت و بە یاساش ڕێک خراوە. ئەگەر ئێمە بڵین ئازادی بێ قەید و شەڕ کەواتە من بۆم هەیە هەر دەقەیەمێرم لێ بێ کەسی کوژم بیکوژم. سێکس لە ناو شاری ئەکرێ لەسەر شەقام و لە ئەطرافی شاری ئەکرێ و کەسیش خۆی ناکە بخاوەنێت. بەرنامەی بەکراوەی شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.